لە سۆنگەی هەستکردن بە نەبوونی هیچ ڕۆژنامێکی تایبەت بە وەرزش لە شاری هەولێر بە مەبەستی خزمەتکردنی زیاتری وەرزش کە بوارێکی فراوانە و پێویستە گرنگی زیاتری پێ بدرێت ڕۆژنامەی تۆپ بڵاوکرایەوە لە ڕێوڕسمێکی کەرنەڤاڵاسا بە ئامادەبوونی سەردار ئیسماعیل بەڕێوەبەری گشتی وەرزش وەرزشکاران و ڕۆژنامەنووسانی وەرزشی و وەرزش دۆستان و میوانان ژمارەی یەکی ڕۆژنامەی وەرزشی تۆپ بڵاوکرایەوە کە ڕۆژنامەیەکی هەفتانەی وەرزشیە و کتێبخانەی حەیدەر دەری دەکات. ڕۆژنامەی تۆپ وەک لە ئەخیریش نووسیتمان و دواتریش کاک ئاسۆ قسەی دەکا ویژدانی وەرزش لەسەر کاغەزە لەو فەراغەی کە ڕۆژنامەی وەرزشی بە تایبەت لە شاری هەولێر لە ئێستادا بوونی نییە هیچ ڕۆژنامەیەکی وەرزشی لە شاری هەولێر تایبەتمەند دەرناچێت بەداخەوە و لە ڕووپەڕی ڕۆژنامەکان ئەگەر لاپەڕەیەک یانی لاپەڕەیەک لە بۆ وەرزش تەرخان بکرێت کە ئەو بوارە فراوانە بەڕاستی هەستمان کرد کە پێویستە وردە وردە ئێمەش بینە ناو بوارەکە و بە ڕۆژنامەیەکی وەرزشی کە لە سەرەتادا هەفتانەیە خەونمان گەورەترە بۆی کە بێتە ڕۆژانە بە ناوی تۆپ تەنیا لەسەر ناوی تۆپ هەمومان بەزانین بە کوردی مانای تۆپە و زۆر یاری وەرشی بە تۆپ دەکرێت بەڵام لە ڕووی وشە ئینگلیزیەکەشی تۆپ واتە لووتکە هەموو کەسێکی کە وەرزش دەکات بۆ لووتکە یاری دەکات بۆەوە یاری ناکات کە لە خواردتر هەمیشە بۆ پێشەوە هەوڵ دەدات.